رياليزمي شعري فرنسي بسر رياليزمي نيوراليزمي إيطاليو هبو هەویش هۆکارەکەی ئەوە بوو کە دوو دەرهێنەرانی نیوڕیالیزمی ئیتاڵی کە مایکل ئەنجلۆ و ئەنتۆنیۆ فیسکۆنتی بوو لەگەڵ دەرهێنەری گەورەی فەڕەنسی جان ڕێنوارە کاریان کردبوو و کاریگەری ئەویان بەسەرەوە بوو بۆیە لە زۆرێک لە کارەکانیانە بە هەمان شێوە کاردانەوەی هەبوو. دیارە پرسیارێک لێرەیەتە پێشەوە ئەوش ئەوەیە نهێنی گەورەی و زیندوێتی و لایەنە هونەری ئەم کارانەی تەوژمی نوێی ئیتاڵی چییە بە زیندوی ماونەتەوە ئەو نهێنیە چیە لە پشتی ئەم کارانەوە نامەیەکی ڕۆناڵد بیرمەندی گەورە ڕۆما بارت هەیە کە بۆ دەرهێنەری ئیتاڵی ئەنتۆنی ناردووە تایدا زۆر بەوردی باس لەوە کات کە هۆکارەکان چیە و باس لەوە کە من حەزمە کرد کاتم هەبووە نامەکەم بۆ بخێندات و بەرە کاتی ئەوم نییە کە بتوانم نامەکە بخێنەوە بەڵام باس لەوە کە ئەڵێ نیچە دوو جۆر بەش مرۆڤ دیاری کردووە لە جۆرێکیانە پیاوی ئاینی و قەشەیە ئەو ناویناوە قەشەیە پیاوی ئاوینە کە ئێمە ئەڵێ ئێمە ئەمانە لای ئێمە گرنگی چوم زۆر و لە کۆمەلگای ئاینەکان و لە دەروی کۆمەلگاکانیشا زۆرن بۆیە گرنگی ئێمە گرنگی بەشی دووەمی ئەو دابشکاری ئەو پۆلێنکاری نیچایان کە بریتە لە هونەرمەند بە بڕوای بار ئەڵێ هونەرمەند کەسێکی خاوەند دیدگا و هۆشمەندیەکی جیاوازی هەیە لە ناو کۆمەلگایە کە وای لێ ئەەکە بە دوای ڕاستی و مانایە بگەڕێ بەڵام ئێمە ئەبێ بیرمان نەچێ کە بەم ناوی ڕاستیەوە پرۆسەگەلێکی زۆری تاوان ئەنجام دراوە کە ئەم ڕاستیانەوەکە مانا بەرهەمێک کە لە ڕێگەی ماناشەوە جەنگێکی زۆر و قەتوعامێکی زۆر کراوە کە وای کردووە بەشەریەت لە ناو بەرێ لە جەنگی پاکتاوی عرقی کۆمەلگاکان کراوە بە ناوی ماناوە ئەڵێ هونەرمەند پێویستە لە دەرەوەی ئەم مانایە کاگە لە دەرەوەی ئەم ڕاستیە بینینێکی تری هەبێت بۆ ئەمە لە بەشێکی نامەکە ئەڵێ کاتێک بە مایکل ئەنجلۆ ئەنتۆنیۆنی ئەڵێ کاتێک ئێوە لە چاپێکوتنێکتانە لەگەڵ گۆدارە ئەڵێیت هەز بە پێویستیەک دەکەم بۆ لێکدانەوە و دەربڕینی ڕیالیستی بە وشەگەلێک کە ڕیالیستی نەبن ئالەم ڕستەیەوە ئێمە ئەگەینە ئەوەی کە سەرکەوتنی کارەکانی تەوژمی نیوڕیالیزمی ئیتاڵی لەوەیە کە ئەمان بە دوای ئالیەتێکدا گەڕاون کە لە دەرەوەی ڕیالیست و لە دەرەوەی واقع بە ئامراز و ئەدەواتێک توانی ویانە باس لە ڕیالیزم و لە ڕیالیست بکەن و توانی ویانە بە شێواز و بە بینینێکی هونەرمەندانە و تایبەتیانی کە خۆیان بڕایان پێی بووە کارەکانیان ئەنجام بدەن. لە گرنگترین خەسڵەتەکانی ڕیالیزمی نوێ ئیتاڵی بەکارهێنانی ئەکتەری پیشەوەر بوو لە زۆرێک لە کارەکانیانە ئەکتەری سادە و ساکاریان بەکارهێناوە چەند کارێکی زۆر کەم من نەبێت کە ئەکتەری پیشەوەتیاوە زۆربەی کارەکانیان ئەکتەری سادە و خەڵکی سادەیان بەکارهێنا وێنەگرتن لە شەقام و گەڕەک و ناوچە هەژار نیشینەکان و ئۆشانی دەوروبەریانە بەکارهێنانی ستودیۆ پلاتۆکان بووە. دیارە سێم بابەتەکانیان لەژێر لە ژیانی چینی هەژار و کرێکارانەوە وەرگیراوە بەکارهێنانی دیالۆگی درێژ و ڕازێنراوە ینی زیاتر پەنایان بردۆ بۆ گفتوگۆ و زمانی شەقام و ئەو گفتوگۆ زمانەی کە خەڵکی ئاسایی بەکارهێنێ پەنایان نەبردۆتە بەر بەکارهێنانی زمانێکی ئەدەبی باڵا. وێنەگرتن بە شێواز و ستایلی دۆکۆمنتەری زیاتر دیمەنەکانیان قوڵ بۆ درێژ بۆ وای کردووەکە شێوەیەک لە شێوەکان وەکو دۆکۆمنتێک بێ کە ئەمە زیاتر واقعیانی کارەکانیانی سەلماندووە. تا ڕادەیەکی زۆر مۆنتاژیان سنووردار کردووە دیمەنی درێژیان هەبووە کەمتر بڕیان بەکارهێناوە کە ئەمەش بە هەمان شێوە
تا ڕادەیەکی زۆر واقعیەت و ڕیالیزمەتی کارەکانیانی سەرماندۆ نزیک کردوێتەوە لە واقع. لە گرنگترین فیلمەکانیان ڕۆما شارێکی کراوە کە یەکێکە لە شاکارە جوانەکانی سینەمای ڕیالیزمی نیە و کە لەلایەن دەرهێنەری گەورە ڕۆسلینیەوە دەرهێنراوە و پاسکیل دز کە یەکێکە لە فیلمە هەرە جوانەکانی مێژووی سینەما و بەبیرمێ کاتێک کە من قوتابی بووم لە ئەکادمی هونەر جوانەکان ئێمە ئەمە وەکو بابەتێک و یەکدانەوەیەکی فیلمی ئەمان خوێند و لە کڵنەوە دراسەمان لەسەر کرد. زەوی دەلێتەوە لەلایەن ڤیسکۆنتی کۆمەڵێک فیلمی تریش کە دیارە ئێستا کاتمان نییە باسییانکەی. دیارە کاتەکەم بەشێکی ڕۆژتۆمێ بە خێرایی بەسەر هەندێک بابەتا بڕۆم. من دام نابوو زیاتر باس لە تەوژمینەوەی فەڕەنسی بکەم کە لە ساڵی 1950 تا 62 درێژەی کێشا و لە دەرهێنەرە بەناو بانگەکانیان گۆدار و فرۆنسان ترفۆ و ئەنیس ڤادار و ئالان ڕینیە و لیومال و کلۆس شابرۆڵ و کۆمەڵێک دەرهێنەر و کە مەزەندە ئاکرێت بە 200 دەرهێنەر لەم تەوژمەی فەڕەنسیا کاریان کرد بێت زیاتر لە 400 بەرهەمیان هێنابێن. بەڵام من هەروە بە خێرایی باسێکەم ئەچمە سەر بابەتێکی تر دام نابوو بەشێک لە بابەتەکەم تەرخانکەم بۆ بیرمەندی گەورەی سینەمای ڕیالیزمی فەڕەنسی ئەندریە بازان. بەڵام بەداخەوە کاتی ئەوەشمان نابێم هەوڵەیەم لە شوێنێکی ترە بابەتێکی تر لەسەر بنووسم. پێشەوەی کۆتایی بێنم بە ئەمە باس لە یەکێک لە سینەماکانی دەور و پشتی خۆمان بکەین لە میدڵ ئیست لە ڕۆژهەڵاتی ناوان سینەمای ئێمە وتمان سینەمای ئێرانی و سینەمای مصریمان هەیە. من بە خێرایی باز لە سینەمای مصریەکەم. سینەمای مصری وەکو باسەخرێ لە دوای پیشاندانی یەکەم فیلم لە پاریس لە فەڕەنسا لە ساڵی 1995 دوای چەند ڕۆژێک لە ئەسکەندەریە ئەم فیلمانە نمایش کراوەتەوە کەواتە مێژوویەکی زۆر دێرین و زۆر کۆنمان هەیە، زۆر کۆنیان هەیە خەڵکی میسر و سینەمای مصری و ڕێچکەیەکی مێژووی هەیە بەرهەمهێنانی فیلم لە میسر و سەرتاگەشی بە هەمان شێوە سەرتایەکی ڕیالیزمیان و ڕیالیستیانە بووە لەسەر دەستی کۆمەڵێک دەرهێنەر لاوانە بەرەکات، کەمال شێخ، دەرهێنەری گەورە سەلاح ئەبوسەیف کە بە پێشڕەوی ئەم سینەمای ڕیالیزمی مصریدانێ. بەڵام ئەوەی کە من لێرە ئەمە باسیکەم تەوژمی نوێی سینەمای مصریەکە ساڵی کۆتایی هەفتاکان سەرەتای هەشتاکان تەشەنەی کرد و کارەکانیان لە سینەمای مصریا بڵاوبەوە. ئەویش لە ئەنجامی کۆتایی هاتنی جەنگی هەفتاوسەی و ئەمزاکردنی ڕێکەوتنی نێوان میسر و ئیسرائیل و بڵاو بوونەوەی ناومێدی و هەژاری و جۆرێک لە ژیانی قەرەباڵغی و فەوزایەک لە قاهیرە و لە ئەسکەندەرە و لە شارەکانی تری مصر و کاریگەری ئەو بارودۆخە لەسەر خەڵک و هەروەها بارودۆخی سیاسی وڵات کە گرتنی کۆمەڵێک لە ڕووناکبیران و خستنەوەی کۆمەڵێک سجن و بەندیخانە و معتەقەلاتی سیاسی ئەمانە کاریگەریان هەبوو و لە هەمان کاتدا بڵاوبوونەی کۆمەڵێک فیلمی ئاستنیزم دابەزی و کە دوای کرد لە میسرا ئەم ڕەوتە دروست بێ بە سەرۆکایەتی دەرهێنەری گەورەی مصری محەممەد خان کە لە فیلمەکانی ئەو زیاتر گرنگی بەلایانی مرۆیی ئەدا مرۆڤ بابەت بوو زیاتر لەوەی گرنگی بە ڕووداوەکان بە گرنگی بە مرۆڤە و لایەن مرۆڤایەتیەکان بە شێوەیەکی گشتی بابەتی فیلمەکانی بوو. لە گرنگترین فیلمەکانی زەوجة الرجل المهم، خرج ولم يعود، لە پاڵ ئەمە کۆمەڵێک دەرهێنەری تریش هەبوو لەوانە عاتف طەیب کە فیلمی بەری و هروب و کۆمەڵێک کاری تریشیە بوو. داود عەبدولسەید، خەیری بشارە، من زۆر باش بیرمێ خەیری بشارە لە یەکێک لە فیلمەکانیە کە بەناوی تۆق الئوسورە بواتە کۆت و بازن، فیلمێکی ڕیالیستیانەی زۆر زۆر شێوازێکی هونەری جوان پێشکەش کرد بوو کە تا ئەمڕۆژ لە بیرەوەری و زاکری من داما و تا ئەمڕۆژ لە سینەمای عەرەبیە جێگای هەیە.